پیاوێکی زۆر بەخشندەی گەورە بووە ئەڵێ براکان و ڕەفیقەکانی هەموو جارێک کۆبوونەوە لە مەڕ و لە خۆراسان وتیان ئەمانەیە لەگەڵ تا بێن بۆ حەج ئەڵێ وتی ئادەی کێ پارەی پێ هەمووی بۆم بێن ئەڵێ هەموو پارەکان لەسەر نووسی خستە سندوقێکەوە و دای خستوتی دەی با بڕێن ئیتر مادام پارەکان لای من ئەبێ خۆم بۆتان سەرفەکەم بابەتێک هەیە لە فقی ئیسلامیە چەند کەسێک پێکەوە سەفەریان کرد سنەتە پارەکانیان لای یەک کەس بێ أفرمي بوريقكم هذه إلى المدينة لسورة كهف خوێندوتانەتەوە توا أصحاب الكهف ئەڵێن چی بە وەرەقەکانی خۆتان بە پارەکانی خۆتان يعني پارەکانی خۆیان بۆ کۆیان کردووە لە یەک کەس دایان نابوو بۆیە ئەفەرمون لەناو المناهدە لە بابی فقی ئیسلامیە خەڵک کە سەفەریان کرد سێ بران سێ ڕەفیقن پێکەوە یەک دانیان مەصاریفەکە ئەوانی تر هەموو پارەکان لای ئەو دائنن مەسەلەنێکی 10,000 15,000 دائنن ئەم هەڵیەگرێت و پارەکەیان بۆ سەرفەکە ئەوەی کە لە سونەنەکان عەبدوڵای کوڕی مبارەک پارەکانی هەمویانی کۆ کردەوە خستە ناو سندوقێکەوە و بردنی چون حەجیان کرد شتی بۆ کڕین زۆر خواردنی باشی ئەدانێ لە ڕێیە هەر هەموو تا گەڕانەوە کە گەڕانەوە سێ ڕۆژ طبعاً عرفی ئەو کاتە لەگەڵ ئێستا جیاواز بوو حاجی هەر شوێنە کە گەڕابنەوە لە یەک شوێن دانیشتون خەڵک هەموو چۆ بۆ ئەو شوێنە بۆ لایەن ئەوانە بۆ ماڵ بگەڕی ئەڵێ هەر هەموو هاتن لە پەنای مزگەوت تا سێ ڕۆژ دانیشتن خەڵک ئەهات خواردن ئەدرا بە خەڵک هەموو ئەم عالەمە ئەهاتن بەڕێکران ئەڵێ دوای سێ ڕۆژەکە فەرمووی براکانم دەی کۆ بنەوە ئەڵێ سنووقەکەی هێنا کردیەوە هەر کەسە ناوی خۆی لەسەر نووسرا بوو هەر کەسە پارەی خۆی پێدایەوە ئینفاقی عەبدوڵای کوڕی مبارەک لە تەسەووران نییە بۆیە ئەفەرمون هەموو بازرگانەکەی لە پێناوی ئینفاق و بەخشی نابووە